کاتتان باش. وتبێژی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان وەڵامی قسەکانی نوێشروان مستەفای دایەوە و ڕاگەیان ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە هەوڵی ئەوەدایە لە ڕێی گرشترکردنی کەشوهاوی سیاسیەوە خەڵکی کوردستان وا بەگشتێکدا بکاتەوە هیچ بۆیەک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن نەمێنێتەوە. لە لایەکی ترەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵامی قسەکانی نوێشروان مستەفای دایەوە و ڕاگەیان ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بەو قسانەی سەرکردایەتی کورد و جەلال تاڵەبانی سەرۆکۆماری عێراقی تۆمەتبار کرد لە کاردانەوەی قسەکانی نوێشروان مستەفا کە لە چوارچەوەی بەستنی کۆنفرانسی بزوتنەوەکەی لە کەرکووک و دیالە کردبووی ڕاگەیەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاویان کردەوە قسەکانی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان خۆسازانی بزوتنەوەکەیەتی بۆ هەڵبژاردنەکان. ئەمینداری گشتی نەتەوەیەکگرتووەکان داوای لە ئەنجومەنی ئاسایش کرد مەسەلەی ناکۆکی مرۆیی کە ئێستا تاکە کێشەی نێوان عێراق و کوێیتە لە بەری بەندی حوتەم بخرێتە نێو بەندی 6 بەڵێنامەی ڕێکخراوە نێودەوڵەتیەوە. بانکی مۆن ئاماژەی بۆدا کە ئەو بەندە هەنی وڵاتان دەدات بە ئاشتیانە ناکۆکیەکانیان چارەسەر بکەن لە کاتێکدا بەندی حوتەم ئەنجومەنی ئاسایش سەرپشک دەکات لە ڕێگەی سزا یان بەکارهێنانی هێزی سەربازی بەرگارەکانی بچەسپێنێت. سەرچاوەیەک لە پۆلیسی پارێزگای نینەوە ئاشکرا کرد ئەمڕۆ تەقینەوەی خۆکوژی ماڵی یەکێک لە سەرۆک عەشیرەتەکانی پارێزگاکەی کردە ئامانجوو. بەهۆیەوە سەرۆک عەشیرەتەکە کوژرا و ژمارەیەک لە خزم و خانەوادەی کوژران و بریندار بوون. سەرچاوەکە ڕایگەیان تەقینەوەکە لە کاتێکدا بووە کە یونس ڕەماح لەگەڵ برا و کوڕ و ئامۆزاکانی لە باخچەی ماڵەکەیدا سەرقاڵی کۆبنەوە بووە. بەڵام کەسێکی خۆکوژ بە پشتێنێکی بۆمبڕێژکراوەوە خۆی لە نێویاندا تەقاندۆتەوە و لە ئەنجامدا یونس ڕەماح و دوو برای و دوو ئامۆزای کوژران و 5 تیژ لە خزمەکانی بریندار بوون. هەر لە بواری ئەمنیدا بەڕێوەبەری ناحەی سلێمانبەگ ڕایگەیان رنگانی دوێنێ شەو گروپێکی چەکدار هێرشیان کردەوە سەر ماڵی ئەندام پەرلەمانێکی پێشووی عێراق و لە ئەنجامدا کەسێک کوژرا و برایەکی و پاسەوانێکی و 3 کەسی تریش بریندار بوون. لە دوانێکیدا بۆ ماڵپەری مەدا پرێس تاڵب محەممەدی ئەماژەی بۆشدا چەکدارەکە لە هێرشەکەیاندا چەکی بێدەنگیان بەکارهێنا و ئەندازیارێکیان کوشتووە کە لە بەڕێوەبەرەتی کارەبای ناحەی سلێمانبەگ کار دەکات. وتیشی دواتر بۆمبێکی چێندراویان لە بەردەم ویسام سامی بەیاتی ئەندام پەرلەمانی پێشووی عێراق تەقاندۆتەوە و لە ئەنجامدا برایەکی و پاسەوانێکی و 3 کەسی تریش بریندار بوون. سەرکردەکانی گروپی هەشت پابەندبوونی خۆیان بەگەیشتن بە چارەسەیەکی سیاسی بۆ قەیرانی سووریا دووپات کردەوە. ڕێژکەوتن لەسەر جەنگاندن دژ بە تیرۆر و توندڕەوێتی. لەعنی فەڕەنساش دەرگای لە بەردەم ئێراندا بۆ بەشداریکردنی لە کۆنگرەی ژنێڤ دوو وڵات دانی زنجیرەی گفتوگۆی سەخت لەبارەی سووریاوە. لوتکەی گروپی هەشت لە وڵاتی ئیرلەندا هاتوو لە بەیاننامەیەکیشدا داوای ئەنجامدانی کۆنگرێکی ئاشتی لە نزیکترین دەرفەتدا کرا. هەروەها رووسیا پێداگری لەسەر هەڵوێستی خۆی کرد سەبارەت بە مانەوەی دەسەڵاتی بەشار ئەسەد. لە دوای کۆبنەوەیەکی لەگەڵ هاوتە ئەمریکیەکەی سەرۆکی رووسیا جەختی کرد تا ئێستا هەردوو حکوومەتی مۆسکۆ و واشنگتن خوازیارن کۆنگرەی ژنێڤ دوو ئەنجام بدرێت. ئاشکراشی کرد کە بۆچوونی هەردوو لە سەبارەت بە بەڕێوەبردننی قەیرانەکان لە سووریا جیاوازە و ناکۆکن. لە نێو پشتگیریکردنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئۆپۆزیسیۆنی سووریا و راوێزی لوتکەی وڵاتانی گروپی هەشت لە ئیرلەندا بەڕێوە چوو ڤلادیمیر پوتین و باراک ئۆباما لە کۆبنەوەیەکدا قەیرانی سووریایان تاوتێ کرد و تێیدا پۆتین ڕژێمی بەشار ئەسەد دووپات کردەوە. شاد و بەختەوەر بن.